دەڕۆژ پێش ئێستا باسێکمان وروژان لەسەر مەسەلەی کۆمەڵکاری کە چۆن کۆمەڵکاری گروپێکی ئیسلامی ئەتوانێ منهەجی جەماعەتی حرەکەتی چۆن دابمەزرێنەوە بتوانێت گۆڕانکاری بکە. گۆڕانکاریکیش کە بزوتنەوەی ئیسلامی ئەوێ بیکە کە عادەتەن بزاوی ئەهلی ئیسلام ئەوێ بیکە. زۆر جارمان باز لەوە کردوتە وتمانە گۆڕانکاری یەکەم لە تاکەوە دەست پێکە. ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم. زۆر بە تەفسیل باسمان لەم ئاەتە کردەوە کە ما بقوم مجتەمەعەکە هەمووی کە پێک هاتووە لە کۆمەڵێک تاک ئەم تاکتاکانە پێویستە خۆیان بگۆڕن. خۆ گۆڕینەکە یەکەم لە دید و تێڕوانینایە، لە پێناسەی شتەکانی بەردەستیانایە، لە ناسینەوە و پێناسەی حەقیقەتی ئینسان و ژیان و گردوونایە، لە زانینی خالق و مەخلوقایە، لە زانینی پێناسەی هەر یەکێک لەوانەی کە بە دید و تێڕوانینی ئەم ئینسانەیە دێ. پاشان لە بزاوێکی کۆمەڵکاری هەیە کە لەسەر بانگوازی پێغەمبەرانە کرێ ئومەتێگەیکە. ئەم ئومەتە بریتین لەو کەسانەی کە وەڵامدانەوەیان هەبووە بۆ ئەو دینەی خوای گەورە کە بە وەحی هاتوۆتە خوارەوە بۆ پێغەمبەرانی نازدار. لە سەرەتاوە ئەمانە منهەجێکیان ویستووە، ئەم منهەجە فکرێکی تیا بوو. پاشان لەسەر ئەم فکرە خیتابێکی سیاسی گۆڕانکاری دروست بوو. ئەم پێغەمبەر عەزیزانە قیادەیەک بوون ئاڕاستە و پێشەوایەتیان کردو، سیفەت و مەرجی خۆیان تیا بوو، ئالیەتی پێکهاتنیان تیا بوو، ئیدارە و هەیکەلی خۆیان ئاڕاستەی خۆیان تایە بووە. لە پاش ئەم پێغەمبەر عەزیزانە کە هەڵبژاردەی خوای گەورەن، شوێنکەوتوانی ئەمانیش بەتایبەتی شوێنکەوتوانی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام کاریتریان سەر لەنوێ لە قۆناغەکانی مێژووی ژیانی ئیسلامەتیە کردوتەوە. خەڵکانێکی تر هاتوون بوون بە پێشەوایەتی گۆڕانکاری. گۆڕانکاریەکان لە بەرزومشێوی تاریخا بوون. ئەو کەسانی گۆڕانکاریەکانیان کردوون، سیفەت و مەرجی تایبەتیان بوو، ئالیەتی پێکهاتەی ئەو خەڵکیان کردو کە بە دەوروبەریانەوەیە. ئەنجا توانیویانە گۆڕانکاریەکان دروست بکەن. ئایا گۆڕانکاریەکانیان هەمووی وەکو یەک بووە یان چۆن بووە؟ مەدرسەی ئیسلامی هەیە بۆ گۆڕانکاری و شێوەی گۆڕانکاریەکە چییە؟ لەم سەردەمەیە ئایا هەمان ئالیاتی قەدیمە کە ئەبێ بکرێ یا ئەشێ ئامەرێکی گۆڕانکاری بۆ بهێنرێنێتەوە دی بۆ ئەوەی بزانی ناخۆ چۆن دروێنەی کۆمەڵکاریەکەی خۆمانەکەین و لە ئێستا ئێمە پێویستە بیر و هۆشمان بوروژێنین بۆی بزانین چی ئیبداعێکمان پێ چیمان پێ. هێماروە باسمان لەوە کردوتمان پێگە و جەماوەرەکەی ئەو قیادە ئیسلامیە کە ڕاپەڕێنەرانن تێگەیشتنیان لە مەنهەجەکە چەندە؟ ئایا وەکو یەک لەو منهەجە تێگەیشتون و سەمع و تاعەیان چەندە؟ ئایا وەکو یەک سەمع و تاعە دەرەبڕن بەو سەرکردایەتیان و ئایا پش و درێژن یا هەندێکیان پەلە ئەکەن؟ ئایا داهێنان و ڕاهێنانەکە بە شێوەیەکی کافیە لە بەردەستی هەمویانە هەموو ڕاهێنراون بۆی داهێنانیان بە سەرابێ بۆی بتوانن توانای داهێنانیان هەبێ گەورە بوونیان کاتێک کە گەورە بن وزەکان چۆنە خەنەگەر؟ ئەمانە هەمووی باس و خواسێ بوون باسمان لێوەکردن. ئەنجاوتمان بانگەوازە خواییەکە کە ئەم ئومەتە هەڵی گرتووە، ئەم منهەجەی تایە، ئەم فکر و خیتابە سیاسی تایە، شێوازی کارکردنەکە چۆنە. باسمان لە پێکاتەی ئومەتەکە زۆر جار کردوتەوە کە هەمیشە لە ئاەتی 72 ئەنفال و باسی لێوەکەین والذین آمنوا وهاجروا وجاهدوا والذین آووا ونصروا. باسمان لەم پێکاتەیە کردوتەوە.